ئێرە گوندی مەندێرە. ئەم گوندە سەر بە ناحیەی هیرانە. ئەگەرچی ڕێگەیەکی ناخۆشی هەیە، بەڵام گوندێکی خۆش و بە کانیا و باخ و باخاتێکی باشی هەیە. ئەمن بەخۆم لێرە لە گوندی مەندێر لەدایک بوویمە. ئێستا من وەرن بەخۆم بە پیرەژنی ئەلێرەمە، بەس لە لای من وا ئازانم ئەمن لە ناو شاری هەولێری ئەژی. هەندەم پێخۆشە. گوندی مەندێر دەکەوێتە نێوان گوندەکانی فریز و کونەفل و سا کە دەوروبەری بە شاخ گیراوە. لە گوندی مەندێر هیچ زەویەکی تەخت نییە بۆ چاندنی گەنم و جۆ. قەتپاڵی شاخەکانیان کردووەتە ڕەز و باخ و ساڵانە ترەیەکی زۆریان بەرهەم دەهێنا. ترێمان ئەلێرە بەکەر و ئێسرێ دەبر دەمان بردە لای دەشتی کۆێ دەشتی هەولێرێ دەمان بردە لای دار بەسەر و گۆبتەپە و شاخە پیسکە و لەوێ ترێمان دەفرۆشت، یعنی کیلۆیەک ترێ بە 2 کیلۆ گەنم. لە مانجی 2 دێمەوە هەتا مانجی 12 من لەو گوندەی دەبم. لەبەر ئەوەی دەبی مێشەکان بەخێوکەم و باخسەکان خاوێنکەم و لۆ خاتری ئەوەی ئازری کەم لۆ بەر و بوومی ئازر بیت لۆ کاتی بەروبوومەکەی. ئەگەر زوو نێمەوە تاخیر بم وەختی ئەو ئیشانە نامێنێ، وەختی ڕزبڕی نوشتی نامێنێ، دەبی زوو بێمەوە. لە 78 برایەکم بۆ پێشمەرگە ئەو سەرچیانە هەمووی بوو بووە کۆپتەر و شت عەسکەریە دابەزی، لەبەر ئەوەی ئەوە مارە پێشمەرگەی لێیە. چابوو ئەو کاتی ئەمن لەوێ نەبووم، چوو بوومە کۆیە ترێم برد بۆ کۆیێ، بابم و داکم و سێبرا هەر هەموویان گرتن بردنیانە نەک لە سەرمان. 6 مانگان لەوێ حدز بوو. پاشی 6 مانگان ئەو جا بەریاندان هاتنەوە. ئەوە لەبەر ئەوەی برام پێشمەرگێ. لەبەر ئەوەی مام ئەزوەر لە ڕێکخستنی پێشمەرگە بوو، لە ساڵی 1989 لەلایەن حکوومەتی بەعەس دەستگیر کراوە و بڕیاری زیندانیکردنی بۆ ماوەی 20 ساڵ بۆ دەرکراوە. تەنزیم بووم لەگەر فاتح کەرکووچی. زۆر عەمەلیاتمان کردیە لە کەرکووچێ، لە مووسرێ. فاتح کەرکووچی شەهید بوو، برایەکەی ژیرە لێیاندا بوو چێت دەگەردایە و چێت دەگەردانیا. لەبەر ئەوەی ئەمن تەنزیم بووم دەگەر کاک فاتحی هەزار ڕەحمەتی لێبیت، ئەویش ناوی منی دابوو گوت وەڵا ئەزوەرم لەگەردایە. لە ساری 89 ئەمن ژیرام لە ڕادیێ. ئەو جا بردمیان گرتمیان لەو تەعزیبەی بڕوا بکەنین، نەنیلۆچێ دەستانم ما نەنیلۆچێ لاقانم ما بوو. لە ئاسایش تەعزیبەکی ئەو هەیان داین ئەمن بوو، نانەگو ئاسایش لە ئەمنی کەرکووچێ. وەڵا ئەویان ئیعدام کرد، حکمی ئیعدامیاندا لە مەحکەمە سەوڕەی. ئەمنیش 20 سال حکم بووم. ئەو دو سەزدەکەشمان ئەبوو غرێب بوو، بادۆش بوو مووسر. دەوری بە هەمووی 13 سال و 2 مانگ و 27 ڕۆژ ئەمن لە سزل بوو. 2002 ئەمن بەر بوو، تەقریبەی پێشی ڕووخانی سەدامی. مام ئەزوەر لە بەندیخانە ئازارێکی زۆری بینیوە، بۆیە ئێستا زۆربەی ژیانی لەگەڵ هاوژینەکەی لە گوندەکەیان بەسەر دەبات. وەت ئەگەر بەر بووم لەبەر ئەوەی هەندم پێخۆش بوو، یعنی ئەو چیا و چۆلە، یعنی دەمەویست یعنی ئەو ئازاب و ئازار و ئەو دەردەسەریەی لە ناو سزنم دیتیا ئەلێرە ئەوێزەی لۆ بکەمەوە، یعنی تۆرەی لۆ بکەمەوە خۆشەکەی خۆم لێ دەربڕم. یا الله خۆیە بەناوت بیت. ئەو عەوزەمان دروست کردیا، ئەو عەوزە لە زەمانی عومری باپیریشم گەورەترا، بە قسر و جێچی دروستیان کردیا. ئێستا ئاومان خەزم کردیا. ئێستا کە ئەوە لە ئەو دارەی ڕادەکێشم، ئەو ئاوە لێرە دێتە دەری.
ئەوەشی ناویشتی پێ ئاوەدەم. ئەوە ئەمن هەموو سپەینان لەوێن دەر ئەو ئاوەی دەبی بەڕڵا بکەم بێمە ئێرە ئەوجا ئەلێرەش ئەو ڕێ ئەوە لۆ خۆش بکەم لۆ خاتری ئاوەکە بڕواتە خوارێ ئاوەکە پستە خوارێ چێ تەماتەی پێ ئاوەدەم هەنجیری پێ ئاوەدەم هەناری پێ ئاوەدەم مێوی پێ ئاوەدەم ئەو ئاوەکەیە بەس هەموو ڕۆژێ ئەمن دەبی ئەو ماندی بوونەی بکەم و بەڕڵای بکەم و ڕێی لۆ خاوێکەم و ئێرە خۆش بکەم. باخچەمان هەیە باخچەی خاوێنەکەین و دەیبڕین و ئەجاویش نان و شیوم لۆ عادرەکە جان نان و شیوەکی خۆش دەخۆین بە ئیسراحەت ئەو دەمای عادزیش بووین ئەجا دەست بە قسەی خۆشخۆشەکەین سوالفانە ژێڕینەوە ئەو سوالفانم لۆ ژێرتەوە ئەم لۆیە ژێرمەوە کورا ئیلا نانی دەگەر ناکەم لە نەگلەی شێت کە زۆر یارمەتی شێدەم بەس نانکردنم نان پێ ناکرێ ئەوەندەیە. گوندی مەندێر جگە لە ماڵی مام ئەزوەر هیچ ماڵێکی دیکەی لێ نەماوە. بەتەنیا ئەوان گوندەکەیان بە ئاوەدانی هێشتووەتەوە. بارزان محەممەد ڕووداو، گوندی مەندێر.